سڵتانە ببینرانی 1964 متوانانەقیم لە ڕووماڵکردن و بەرنامەی تایبەت لەسەر هەڵگیرسانی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بەردەوام دەبین. دیارە پێشهات و پەرەسەندەکان لە شەڕی نێوان ئەو وڵاتانە بەردەوامی هەیە و تا دێت زیاتر دەبێت لەوەی کە هێرشەکان بۆ سەر یەکتری و توانای و سنداردکردنی توانای موشکی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە و لە لایەکی تریشەوە قسەکانی ئەمریکا لەوەی کە توانای خۆی زیاتر دەکات لە ڕووی بەرەمهێنانی چەکی نەوعی و چەکی جۆراوجۆرەوە بۆ بەردەوامیدان بەم شەڕە و تێچۆکانی ئەم شەڕەوە تێوەگلانی چەندین وڵاتی تر لەم شەڕەدا و فراوانبوونی بۆ ئاستێکی مەترسیدار لە ئێستادا. زۆر بابەتەیە من گفتوگۆیان دەکەم لەسەر بەردەوامی شەڕەکە لەگەڵ عەقیل سەلامە سەدرا وشکاری 1964 بۆ کاروباری سەربازی. جناب یەقیت بەخێر بیتەوە. سپاستانەکەم خۆشتان بەخێر. هەر بژیت با لە قسەیەکی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران کە ئەم نیوەڕۆیە قسەی کرد پەیامێکی هەبوو لە پەیامەکەیان ڕایگەیاند کە دەستدرێژیکردن یان موشک بارانکردنی وڵاتانی دراوسیان ڕاگرتووە، بەڵام هەر نیو کاتژمێری پێنەچوو لە دوای قسەکانی سوپای پاسداران هێرشی کردوتە سەر قەتەر و بەحرین. ئەمەوە دەرناخات کە سوپای پاسداران سربەخۆیانە هەندێک لە هێرشەکان ئەنجام دەدات و ناگەڕێتەوە بۆ قیادەی سەرەوەی وڵاتەکە. ئەم تەسریحەی کە دای پزیشکیان عێراقچی شەرعینی جۆر ئەمە ڕێگایەکە بۆ دیپلۆماسیەت بۆ دووە ڕۆژ کە ڕێک بکەون مفاوەزات بێتن و دوژمنایەتی نەکەوێتە بینی وڵاتانی عەرەب لە خەلیج و نێوان ئێران. بەڵام بەنسبەتی ئەوە بڵین سوپای پاسدارانی ئێران بە قسە ناکات، قیادەی نییە، بە قسەی پزیشکیان و عێراقچی و ئەوانە ناکاتن. ئەمانە بە خۆیان سربەخۆ ئەم کارە ئەکەن و موشکتی ئەگرن، ینی فەرماندەیان نییە ئێستا کە بڕیار بدا بڵێ ڕاوەستە مەیکە نەخێر، بە قسەی عێراقچی و بە قسەی پزیشکیان سەرۆکۆماری جمهوری ئێرانی ئیسلامی ناکەن و بەردەوامە بن لە هێرشەکانیانەوە دڵنیابە. زۆر باشە. باس لە بوونی عەقیدەیەکی سەربازی مۆزاییک دەکەن لە ئێران. ئەم عەقیدە سەربازیت چییە؟ حەزەکەم بۆمان ڕوون بکەیتەوە ئێران چۆن پەیڕەوی ئەمە دەکات؟ عەقیدەی ئەمە فسەیفەسە، ئەمە چۆن ئەڵێیتن کە تۆ سوپایەکی گەورەت هەبێتن، قیادەت هەبێتن، یانی تۆ وەزاری دیفاعت هەیە، داوەزیتە خوارەوە، فەیلەقت هەیە، فرقەت هەیە، لیوات هەیە، فەوجت هەیە، یەکەت هەیە، هەتا کۆگەیتە سریە و فەسیل. ئەم وەحداتانە بۆ نمانەیە لیوایەک فەرماندەی لیواکە خۆی فەرمانەدا چۆن شەڕ بکاتن، ناگەڕێتەوە بۆ قیادەی فرقە و فەیلەق هەتاکو و فەرمان وەربگرێتن جێبەجێی کاتن. ئەمە پێ جۆرێکە لە حرب لە شەڕی ئیستنزاف. جگەلەوە ناتوانین بڵین پارتیزانیە، بەڵام شێوازێکی پارتیزانیە، هەر کەس بۆ خۆی لە ناوچەی خۆی شەڕەکە بەبێەوەی فەرمان وەربگرێت کە چی بکات چی نەکاتن. ئەو فەرماندەی ئەو هێزە ئەو یەکەیان ئەو لیوایە ئەو بڕیارەدا چیەکاتن. ئەم تاکتیکە بەکاری دێنێتن ئێران ئێستاکە. زۆر باشە. باسی توانای موشکی ئێرانمان کردووە و لەم شەڕەشدا، بەڵام ئێستا ئەمریکا دەڵێت لە شەڕی 12 ڕۆژەوە تاوەکو ئەم چەند ڕۆژەی بەردەوامی شەڕیش ئەم حوتەش ڕۆژە نزیکەی لە سەدا 90 توانای موشکی ئێرانمان لەناو بردووە. ئەنی نسبەکە زۆر زۆرە. وایە؟ نا بەو شێوازە نییە سەتانەوەتی موشکی ئێرانی لە ناودابێتن. خۆی ڕاستە مەنەساڵی بڵین تێگرتنی موشک زەرارێکی زۆری پێگەیشتووە لە ئێران و هەتاکۆ موشکانی کە بڵین لە ئەشکەوت و لە چیاکان و لە بنزەوی کە شاردبیەوە زۆری لێدرا و زۆری کێشە بوو، ینی هەمووی سوتا و بەکاڵک ناییتر بۆ بەکارهێنان. بەڵام تۆ لە بیرت نەچێتن ئێران وڵاتێکی زۆر گەورەیەوە هێشتان لە ڕۆژهەڵاتی ئێران زۆر شۆن هەیە موشکی لێ شاردراوەتەوە و ئەتوانێ ڕایکێشە لێرە لە مەنەساتەکەیە، کێشە لە موشکەکەیان نییە، بتوانێت کە مەنەسات بجوولێنێتەوە بە سراحەتی موشک تێبگرێتن. ناخێر بەو شێوازانیە کە بڵێ سەتاناوەت من لە ناوی دابێت، هێشتا نەگەیشتوەتەوە ڕێژ. نەگەیشتوەتەوە ڕێژ. بەڵام هەر لەسەرەوە یعنی ساڵانێکی زۆر خاڵی بەهێزی ئێران ئەوە بوو ئەو تونێلانە بوو کە موشکی تێدا بوو، ئەو ژێرزەمینانە بوو کە موشکی تێدا بوو. ئێستا بووە بە خاڵی لاوازی ئێران لەبەرەوە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە هەر ڕۆژ دەکرێنە ئامانج و وردە وردە لە ناو دەبرێن. چۆنە موشەکانە بپارێزێت؟ تازەنم کاتەیە ناتوانێت بیپارێزێتن، نەشتوانێت بیجوولێنێتەوە، چونکە ئاسمانی خۆی نییە، هەموویە دۆزرێتەوە.
ئەوانە هەمووی زەرەر بوو ڕۆی سوتاتە ئەوەی لێدرا دوایەوە ئێستا وەکو 12 ڕۆژە نییە یان لە 12 ڕۆژەیە موشەکت تۆ بەکارێنە لە زۆری جیبی و سیەک و ئەوانە ئێستاکە ئەبێ لەم 6 مانگ 8 مانگەی ئێستاکە کە ڕووی داوە تکنۆلۆژیان ناوەستێ ئەمریکا ئیسرائیل ئێرانە خێنێتەوە ئەمانە چۆن دروستکراوە وە چ موشکێکی بۆ دروست بکە کە لێی بداتن گۆڕانکاری لە موشەکە ئەبێتن بەڵێ لە ڕۆژانی ڕابردووە ئێران دوو جۆر موشکی بەکارێنا کاک سەلام ینی خەیبەرشکێن و قورمشەهر کە ئیسرائیلیش لێی دەترسێت لەو موشەکانە حەزەکەم بەراوردێکی نێوان ئەم موشەکانم بۆ بکەی وتوانە و هێزی ئەم موشەکانە چینەم دوو جۆرە موشکی خوڕەمشەهر خۆی نوسخەی هەیە ینی ئەمەی کە لە ئیسرائیلیدا خوڕەمشەهر چوار بوو ئەم موشەکە وەکو موشکی ئەنقودیە ئینشیطاریە کاتێککە نەوێ بێتەوە بۆ ئارس لە بەرزی 7 کیلۆمەتر تاکو 8 کیلۆمەتر لە ئاسمانە تەقێتەوە 8 پارچەی لێ دەرەچێت لە جۆری بۆمبەکان بڵاوە بێتەوە کە بڵاوە بێتەوە ئەکەوێتە ناوچێ 8 کیلۆمەتر بێتن کە ئیگرێتەوە بەڵام ئەم موشەکە کار لە شوۆنی سەربازی نادا کە کۆنکریت بێتن بڵێ محەسەن بێتن هین بێتن تەنها لە شەقام و لە خەڵک کارەکاتن و لە دوکان و ئەوانەیە بەڵام 8 کیلۆمەتری زۆرە بەڵام ئەوەی سیر بوو خوڕەمشەهر چوار کە نرخی نوسخەکانی لە نێوان $1.5 بۆ $2 ملیۆن کاتێک کە ئیسرائیل ینی گەیشتە سەر ئیسرائیل 11 موشەکی پاتریۆت و ثادی بۆ تێگر نەیتوانی لێیدا ینی ئەوانش سیستەمە بەرگریەکان باڵێ نەیتوانی لێدا خۆی لادا نەیتوانی لێدا تۆ ئەگەر باسی پاتریۆت بکەین هەرە هەرزانەکەی $3.5 ملیۆن هەرە گرانەکەی $5.5 ملیۆن با بڵێن $4 ملیۆن تۆ تێتگر بۆ موشەکێ $2 ملیۆن 11 چەندێکە کات $4 ملیۆن تێگر بۆ موشەکێ بایی $2 ملیۆن بێ و نەتوانی لێی بدەی دای لە عەرزە ئەمە لێرە زیانێکی زۆر زۆرە ینی کێشە بە نسبەتی خەیبەرشکێن موشەکێکە بەڵێن ئەو موشەکە سورعەتی 7 ماکە هەر ماکێکیش با بڵین 7 لە 340 بدە ئەوەنە مەترەکە لە چرکەیەکە سورعەتی ئەو ساڕوخە مەدای ڕۆیشتنی لە نێوان 1450 تاکو 1700 کیلۆمەترە ڕاتن بە نسخەکانی خۆی سورعەتەکەی زۆر بەرزە زۆر زەحمەتە بگیرێتەوە و بۆیە لە هەدەفی خۆیدا بۆیە لێ ترسێتن تایبەتی لە ماوەی ئاخیرە زۆر ڕاداراتی بڵین ناوچەی لای ئوردن و بەرەو ئیسرائیل ئەوە موشەکانە لە ناوچوو جگە لە موسەیارات ئەوەی کڵاوی پارچە بوو هەر خوڕمشارەکەی خوڕمشاری انتشاری دابەزێ بەڵێ انتشاری دابەزێ و پارچەی لێ دەرەچێت ئیتر جواری هەیە نسخەی هەیە 8 لێ بڵاوە بێتەوە 6 لێ بڵاوە بێتەوە بەڵام وەکو بە جەنابتم وت کار لە شوۆنی سەربازی و ئەوانە ناکا کە بڵێن بە کۆنکریت مسەلح داپۆشرابێتن قیمەتی نییە بۆ ئەوانە تەنها شەقامت بۆ چۆڵەکە و ئەو منتیقەیەت بۆ وێرانەکاتن خەڵکە کوژێ و سیارە ئەسپێنێتن ئەوەیە موشەکە من تۆ باسی پەیوەندی وڵاتەکانی ترمان کردووە یانیەوەی کە پێشتر وەکو هاوپەیمانی ئێران خۆیان دەرخسۆ بەڵام بێدەنگ بوون ینی باس لەوە دەکرا کە پرسیاری ئەویان لە دۆناڵد ترامپ کرد لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسیە کە گوایە ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا یارمەتی هەواڵگری ئێران دەدات لەم کاتەیە دۆناڵد ترامپیش زۆری پێ ناخۆش بووە و وتێتی وان نییە هەر بەڕاستی رووسیا دەتوانێت چۆن لە ڕووی هەواڵگریەوە لەم کاتەیە هاوکاری ئێران بکە رووسیا لە ڕۆی هەواڵگریەوە معلوماتی زۆرە دەربای ئیسرائیل وانە لەبیرت نەچێت زۆر رووسی شەیە کە جوون لەناو ئیسرائیلە بەڵام بەسەرەکی بە مانگی دەستکردەکانی ئەو وەحداسیاتەی کە دیقە بە موشکی ئێرانەداتن لە ڕێی رووسەوە دێ بڵین با لە ڕۆژە ئاوای باکووری ئێرانەوە بڵین بەرەو ئوردن و ئیسرائیل بەڵام لە خوارەوە هیچینە ئەمە تەنها بزانە تۆ لەم ماوەیە بەم هەواڵگریانە 5 ڕادارت سووتاند یەکێکی لە ئوردن کە ڕاداری ثادە ینی منظومەی ثاد بەهێزترین منظومەیە ڕادارەکەی سووتە و ڕاوەستا لە چۆ ئوردن ڕادار دێنێ بێ چاوەڕێ بکە ئەمریکا بیداتێ یاوە تا نسخێ لەوانەی خۆی هەڵبگرێن لە ناو ئەمریکا بێ بیداتن ئەمە لێدانی بە یارمەتی رووس هات لە باشوورەوەش لە دەریا چین سەفینەیەکی هەیە لە محیط الهندی لەوێرانەیە تەشویشی ئەلکترۆنی و ئستمکان بڵین حداسیات ڕێک بە ئێرانەداتن بۆ منتقەی خەلیج
ئەلێرانە ینی بەم شێوازە توانێ هاوکاری باڵێ ئەوها هاوکاریەکەن ڕێتێ دەچێت هاوکاری بکات لە ئێستا چێ؟ ڕێتێ دەچێت هاوکاریەکانی بەڵێ ئێستاییکە وەکو بە جەنابتم وت لەوە پێشیش رووسیا نە ئێوێ ئێران بڕوخێ نەسەرشکەوێ سەرکەوتن بەدەست بێنێتن لەو ئاوا باشە بۆ ئەو ئاوها باشە ئەو ئەمە کە ئەکا ئەوێ ئەمریکا بێتە ناوە ڕاستەوە لە زەوی دابەزێ بۆی بێتە ڤێتنامی دووەم بۆ ئەمریکا استنزافی باش لەسەر لە زەوی دابەزینەکە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران هەنی باسی ئەوە دەکرێت لەگەڵی کە ئەمریکا دەیەوێت لە زەمینەوە هێرش بەرێت ئەوش هەر زۆر بە هادئی دەڵێت چاوەڕیانی نابێن هەنی ئەم هەموو متمانەیە بۆ هێرشی زەمینی لە ئێرانە خۆی لە چی ئابینێتەوە ینی بۆچی وایە ئێران هێرشکردنە سەر ئێران طبعا کۆن تەجربەیەکی کۆنەیە 8 ساڵ حربی عێراق و ئێران خەڵکەزانێ ئێران چیەوانەی ئەو کاتە ینی لە جەنگابوون بە نسبەتی تۆ خاچی ئێران بگری کۆتاییەتی واز نایەنە شەڕ کۆتایی نایەتن و جوغرافیای ئێران دیارە ئەگەر سەیری خاریتەی نەخشەی ئێران بکەیت لە هەموو ئەترافیەوە هەمووی شاخاویە گرتنی زۆر سەختە زۆر زەحمەتە بەڵام ئێستاکە بۆ نمونە ترامپ فەرمانی داوە کە فڕقەی 82 ئەمریکی ئامادە بێتن فرقەی 82 ئەمە فرقەیەکی مجەولەقە ینی بەس بە تیارە جوولێتەوە بە پەرەشوت وەکو لیوای 100ەکی مجەولەق کە لە مەتار بەغا لە 2023 زەرەرێکی زۆری پێگەی خاڵی زەعیفی ئێران یەک شوێنێکە مەضیق هەرمز نەوەک دابەزێتە ناو ئێران دابەزێتە ناو ئێران تایەچێتن زەرەری زۆر گەورە بێ خەسارەتی زۆرە بێ کوشتاری زۆرە بێتن بەڵام تۆ دوورگەکانت هەیە وەکو دوورگەی خەشەمت هەیە دوورگەی هەرمزت هەیە دوورگەی تۆمبی گەورە و بچووک و ئەبوو موسات هەیە و ئاراکت هەیە لاراکت هەیە ببوورە نەوەک ئاراک شارە لە ئێران لاراک لەگەڵ کیشە ئەمە ئەتوانێ بگرێتن ئەتوانێ ئەم هێزە بەڵێ ئەتوانێ بە پەرەشوت دایگرێتە سەری چونکە خاڵی زەعیفی ئێران لێرە چییە یەک هێزی ئاسمانی نییە دوو دەریای نەما بۆ ئەم دوورگانە گەیاندن زۆر سەختە بێتن بەڵێ ئەتوانێت دابەزێ ئەم دوورگانە بگرێتن و بۆی هەوڵ ودا مەضیقی هەرمز بکاتەوە نەوت ڕەت بێتن لەگەڵ خۆراک و ئەپشە کەواتە بەس ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەو شوێنانە ئەو کەلێنە هەیە کە ئەمریکا لێوە بتوانێت تەنها ئەوەیە بیر لەوە نکاتەوە لە هیچ شوێنە ینی پێت بڵم خۆی لە ئێران بدا ئێران ناڕوخێ ئەوها بە ئاسانی سوپای ئێران باش ئەمە ڕەنگە پرسیاری زۆرێک لە بینەرانی 1964 و هاوڵاتیانش بێ لەم کاتتا بە گشتی کەلێتەکەم باشە لە هەرێمی کوردستانەوە خۆ هیچ ڕووی نەداوە هیچ ڕووی نادا بەرامبەر بە ئێران بۆچی هەب بەردەوامی هەڕەشەکان و توندبوونەوەی هەڕەشەکان لەسەر هەرێمی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە تا بێ بەیەسر دەبێ ئەمە وەکو خاڵی لاواز بەکاری دێنێت یا چی؟ بەڵێ وەکو خاڵی لاواز بەکاری دێنێ هەرێمی کوردستان چی هەیە؟ چ مەنزوماتێکی بەرگری ئاسمانی هەیە؟ نیەتی چی جۆرە چەکێکی قورسی هەیە کە مەترسی بێتن بۆ سەر ئێران؟ نییە. بەڵام ئەمە بەس شەڕ فرۆشتنە یعنی تۆ هەتا قونسڵیەکەت هەیە قونسڵیە لە هەموو وڵاتێک هەیە لە دنیاە هەموو وڵاتی قونسڵی هەیە قونسڵیەکمان هەیە لێرە لە هەولێر ئەم شەڕ فرۆشتنە تەنها ئەوەیە ئەگەر ئەو ڕاستەکاتن و باواز لە هەولێر بێنێتن با بڕوا لە قاعیدەی ئەنجەرلیک بدایان دووبارە با لە ئازەربایجان بداتەوە تەنها شەڕ فرۆشتنە هیچ شتێکی کە نییە چونکە هیچ شتێکمان نییە ئەمەش زەرێکمان بۆیان نییە نە بڵێ سوپا ئەنێرین پێشمەرگە بنێرین شەڕ بکە نە موشکمان هەیە بەو شێوازە کە مەترسی هەبێتن وەنە بەرگری ئاسمانمان هەیە تەنها شەڕ فرۆشتنە بە هەرێمی کوردستانی کاتن زۆر باش مابینە سەر وەزعی لوبنانیش خۆ پێوەپێ ئێرانیش لەوێ شەر بەرداوە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل وەزعی ئیسرائیل و حیزب الله لە لوبنان چییە؟ پێکدانانەوە لە یەکەدەن لەم کاتەیە بەڵام ئیسرائیل بڕوا بکە خۆی پلانی ئیسرائیل ڕووباری لیتانیە بەڵام ئێستاکە ڕووباری لیتانیانی ئەو فەرمانی داوە 800,000 کەسی لە بەیروت چۆڵ کردووە بکشێنەوە لێ ئەدرێتن ئەم جارە ئیسرائیل لە ڕووباری لیتانی ڕناوەستێتن بۆ چونکە مەترسی تۆ موشکی گراد و موسەیاراتت هەیە بۆ سەر ئیسرائیل بۆ ئەو شوێنانەی کە دروست کراوەیانی بڵین خەڵکی لێیە لەبەرەوە زیاترە چێتە پێشەوە ئەگەر بپرسی بۆ چیتە پێشەوە ئاڵێ منتیقەی ئامندانیم
هێمن بێتن نەتوانێت کە لێم بداتن بۆیە ڕاست هێزە سەرچیەکە لە لیتانیە بێتن بەڵام ئەو هێزانەی تر کە بڵین پارچە پارچەیە لە پێشەوە بێ تر بزانە چەند کیلۆمەترە چێتە پێشەوە ئەوە دیار نییە چونکە ئیسرائیل دەست بەجێ پێشانی نادا دوای ئەوە دەرەکەوێتن و هەمان کاتە ینی شەڕی گۆڕستانەکەی وڵا حەزەکەم لەسەرەوە دوێنێ ئەمە ڕوویداوە یعنی دابەزینێکی سیر بە هەلیکۆپتەر لایەن سوپای ئیسرائیلەوە ڕوویداوە لە ناوچەی نەبیشیت حەزەکەم باسی ئەو مهمەیە ئەو چالاکیەم بۆ بکەی بۆچی دەوتێت لە گۆڕستانێک دابەزیون بۆ لە گۆڕستان دابەزیون شەڕەکە چی بووە دوێنێ ڕوویداوە هۆی احتیمالاتی هەیە تۆ ناتوانانی سە بڕیاردی بڵی بۆ ئەوە هاتوونە احتیمالاتەکان کە ڕووەدا تۆ نەبیرت نەچێت کۆم فڕۆکەوانێکی ئیسرائیلی لەوێ کەوتە خوارەوە کاتێکە ڤانتۆمی بەکارهێنا ئێران بڵین ئیسرائیل ببوورە ئەو فڕۆکەوانەکە کەوتە خوارە کەوتە دیل بەدەستیان و نەدرایەوە مایەوە لێنانە لەو شوێنانە کە بڵین ناشتراوە ئەمە ئیسرائیل لێرە چییە کاتن ئەڵێ من فڕۆکەوانێکم پێش 30 ساڵ 25 ساڵ کەوتووەتە خوارەوە ئەڕۆمەی هێنمەوە ئێستش یعنی من واز لە سەربازی خۆم ناهێنم بەو شێوازە یاوە تا سەرباز کوژراوە لەوێنانەیە چونکە کاتێکە سێری گۆڕستانەکە بکەی دوای شەڕەکەی لەگەڵ حزب اللهە زۆر گۆڕ هەڵکردم و هەڵقەنرابوو کرابووەوە چاڵ دروست بووە ینی اینجا شەڕەکە لێنانە ڕوویدا بەڵام ئیسرائیل دەست بەجێ داوای فڕۆکەی کرد و چل غاڕی کرد ئەو ناوچەی هەمووی سووتاند ئەوانی کە حزب اللهی لێبوون بەڵێ ئەوەیە لەوە زیاتر احتیمالی نییە ینی لە گۆڕستان تۆ بۆ دابەزیت زۆر باشە بابینەوە سەر خەلیج لە پاڵە سعودیە یعنی ڕاستە تۆ پێشتر ڕەخنت لێگرتوون لەوەی و هەموو چەکەیان هەیە و دەست ناکەنەوە و وەکارەکەی توت لە بەرنامەکەیە بەڵام ئێستا لە تاسترین لێدوانە وەزیری بەرگری سعودیە جارێکی تر هەڕەشە دەکات دەڵێت بەسە تەواو لە تااقەتمانە نەمام هەموو یێرشە کرێتە سەرمان ئێمەیش ئەم جارە وەڵام دەدەینەوەی ئێران هەر بەڕاستی سعودیە لەم دقەیە کەیتر ئاواگەی شوتەگیانی و هەڕەشە دەکات چی پێکرێ بەرامبەر ئێران تانیا فڕۆکە تەنیا بە فڕۆکە توانێ هەڕش بێتە سەر ئێران واکو ئیسرائیل و ئەمریکا هیچ شتێکەی پێ ناکرێتن چونکە ئەو فڕۆکەی زۆرە جۆری فڕۆکەکانی تایفۆنی هەیە ببورە ئیرۆفایتەری هەیە تۆرنادۆ هەیە F-15 بە چەند نوسخەیەکی هەیە بەوانە تەنها بڵین هێرش بێتە سەر ئێران بە فڕۆکە بەڵام قەناعەت بکە ئەگەر ئەوە بکاتن ئێران خراپی پێکاتن چونکە تۆ حیساب بکە بزانە سعودیە ئەم وڵاتانە خەلیج هەمووی وڵاتی منتج نییە پێم لە کام وڵاتێک تەماتێک ئەکاتن بەرهەمەهێنێتن یان خواردن تۆ ئاوی خواردنەوەت 140 خەلیج ئاوی خواردنەوەت لە دەرەوەی وڵاتیە بە سەفینەی شەحن دێتن بۆت 160 خۆتە مەحەپاتی تەحلیەت هەیە باشەگەر هاتوو ئیسرائیل بڵین ئێران لێیدا ئەو خواردنەوە لە چۆ دێنیتن خۆخینچێ لە تونیە خواردن لە چووە دێنیتن ئەگەر مایەوە ئیمارات هەڵە 6 مانگ خواردنم هەیە خۆراکم هەیە بەرگا ئەگرم ئەگەر 6 مانگ زیاتر شەڕەکە بەردەوام بوو چییە کاتن تەپا پرسیاریوت جگە لەوەش بە کاکە بڵێم کاکتوانە ینی تۆ کوێت ئنتاجی نەوتی ڕاگرت ئیمارات ڕایەگرێتن تۆ خەزانەکانت قازانەکانت پڕ بوو لە نەوت تازاگەر نەوتیش دەربکەی لە مزەوی پاکی کەیتەوە لە چوە دایانی تۆ یەک سەفینەت نییە بڕاتن نەوت بەرێتن ئیماراتی شەڕ ڕایەگرێتن بەڵامەوەی سیر بوو ئێران لە فوجەیرەیدا چونکە ئیمارات بۆ هاوڵاتیان بزانن ئیمارات ینی تەنها دووبەی نییە دووبەیە ئەبوظەبیە فوجەیرەیە ئومڵقیوینە شارقەیە ئەمانە ینی حوت پارچەیە حوت ئومەرایە بەڵێ لە فوجەیرەیدا و خەزانەکانی سوستان ئەمە ئەکرێ بە بۆنێ ئەم ترسەوە کە ئێران موشەکرێنێتە خەزانەکانی نەوتەوە یان کۆمپانیەکانی بەرەمێنانی نەوتەوە تۆ هەراوە دەسەوە سامبۆستی ئەم هەموو چەک و فڕۆکە و ملیارات دۆلاری کە لە ئەمریکا بە چەک سەرفت کرد چی لێدێ هەروە بمێنێتەوە ویان بزانە ترامپ سیقەی لەسەر نییە لە شەڕی حوتیەکانە لە یەمەن دەست بە جەک شایەوە ئیسرائیلی بەجێهێشت مەجبورەوەی شوازیێنە ئەگەر ئەمریکا بکشێتەوە ئەم شەڕە ڕاگرێ بۆ نمونە ترامپ زەختێ زۆر کەوتە سەری ئاڵێ من سەرکەوتنم بەدەستێنا و مرشدم کوشت قیادەی ڕیزی 1 و 2 کوشت موشەکەکانیم لە ناودا و ئۆتۆمیشیم لە ناودا هەرچەنێ ئەگەر ئەو بڵێ ئۆتۆمی ئەو لە 12 ڕۆژەکە وتی ئۆتۆمی ئێرانم لە ناودا بۆ دەیت مفاوەزاتی ئۆتۆمیەکەیتەوە ئەگەر لە ناویتدا بێتن تەمان هەموو قسەکانی وانە لێرە ئەگەر ترامپ دەربشێ بڵێ سەرکەوتنم بەدەستێنا و تەواو شەڕەکە کۆتایی پێهات و ئێرانم لە ناودا و
دوار ڕۆژ لە مستقبلا ئێران بیوێ ئەم شتانە بکات دووبارە ئەمەی پێ ئەەکەمەوە ئەو کاتە خەلیج چیە کاتن بەبێ ئەمریکا دەست بەجێ بکشێتەوە لەبەرەوە ناوێنن خۆیان لە ئێران بدەن. زۆر باشە لەسەر ئەوەی باسی ئیماراتت کرد یعنی ئیمانوئێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا دەڵێت ئێمە دۆستەکانمان لە ئیمارات بە تەنیا جێ نایڵین دەتوانن پشت بە ئێمە ببەستن کەواتە فەڕەنسا دەتوانێت بەو شێوازە هاوکاری بکەوە دەتوانێت چۆن بێتە ناو شەڕەکەەوە و چۆن ڕوبەڕووی ئێران بێتەوە. فەڕەنسا جارێ لە جۆری فڕۆکەکانی ینی ڕافاڵ لەگەڵ میراجەکانی هەر شتێکە فڕۆکەوانی فەڕەنسی شێتن پیانەوت کرێزی یعنی ئەو جورئەتەی ئەوان هەیەە زۆر سێرە لەگەڵ فڕۆکەوانەکانی جیهانە هەمووی ئەگەر ئەمریکا بێ بەریتانیا بێتن هەر بەناوبانگن ینی کرێزی فرنچ پایلۆت ئەتوانن زۆر واجبات ینی غاراتی جەوی بکەنە سەر ئاسمانی ئێران و ئەتوانن بە موشەکیش لێ بدەن تەسیری زۆرە فەڕەنسیەکان لە جۆرێکن وەکو ئەمریکا و ئیسرائیل وەستانیان نییە ینی من کە ئەڵێم فڕۆکەیە دابەزێ فڕۆکەوانێتتر سەرەکەوێ ئەمانە کە پێیانەڵێن شێت ئەڵێدا نابەزم موشک و سوتەمەنی و ئەڕۆمەوە هەر خۆمە ڕۆمەوە ینی هەیە سەیرەکەی دوو سێ واجب تەنفیزەکە بە بێەوەی دابەزە وەکو فڕۆکەوانەکانی تر نین هەر بە ناوبانگیشی نەگەر بیخێنیتەوە کرێزی فرنچ پایلۆت یعنی ئەگەر بێتە شەڕەکەەوە خەتەرەکە ئەو گەڕانە ئەوانیش ئاینی چۆن ئێران گەڕانەوەی نییە لە زەویاوانیش گەڕانەوەیان نییە بەڵێ باشە فەڕەنسا هاوکاری وڵاتانی خەلیجەکە بە تایبەتی ئیمارات ئەوەی کە پێوتون هاوکاری ناتوانێت بیانکەیانی چیەکە هێزی بەرگریەکانی ناتوانێت هاوکاری بکات تەنها بە فڕۆکە لە ئێران بدا بتوانێت ئەو موشەکانە ڕابگرێ ئەو درۆنانە و سەیرانە شاهد و ئەوانە ڕابگرێ بەو جۆرە بەڵام ئەمە لە قانزاجی ئەمریکایە کە دێتە پێشەوە نەوەک لە قانزاجی خەلیج بێ بە دەرەجەیەک چونکە حیسابکە ئەگەر شەڕەکە فراوان بێتەوە ئەمریکا لە دوو وڵاتی ئۆتۆمی سێ وڵاتی ئۆتۆمی لە پێشەوەیە چین و ڕووس ئاگاتان لە خۆتان بێتن ئیسرائیل ئۆتۆمیە فەڕەنسا ئۆتۆمیە ئەمریکا ئۆتۆمیە سێ وڵات زۆر باشە باسی کۆنتترۆلکردنی ئاسمانی ئێرانمان کردێ بە پێشتر ئێستا وتەبێژی کۆشکی سپی دەڵێت نزیکین لەوەی ئاسمانی ئێران بە تەواوەتی کۆنتترۆل بکەین باڵێ باشە چی ڕێگرێ لەوەی کە بە تەواوەتی کۆنتترۆلی بکەن چەندی ماوە بە تەواوەتی کۆنتترۆلی بکەن من پێش دوو ڕۆژ لە بەرنمەکە بە جانابتم وت کە وتیان ئاسمانی ئێرانیان کۆنتترۆل کردووە وتم نەخێر جارێ ماوێتی 100% کۆنتترۆلیان نەکردووە دلیلیش ئەوەیە کە تۆ موسەیەرەی ئەمریکەکان لۆکاس هەر لەسەر شاهد دروست کراوە فەرق ناکە ئەویان دەستکەوت و لەسەری دروستیان کردەوە لۆکاسەکەوێتە خوارەوە موسەیەراتی ئیسرائیل هرتمسەکەوێتە خوارەوە HQ9 ئەمریکیەکەوێتە خوارەوە موشکی تۆهین تۆماهۆکە ئەخەوێت واتە هێشتان ئێران هێزی بەرگری ئاسمانی هەیە بەڵام ئەوە نییە دژی فڕۆکە ئەمانە کورتە ینی مەسافەکانی 3 کیلۆمەتر 5 کیلۆمەترە تەنها بە کەڵک ئەمانە دێ بەڵام بتوێت فڕۆکەی جەنگی پێ بخەیتە خوارەوە نەخێر جارێ هێشتان حرەکەتی ماوە ئێران لەو هێزی بەرگری ئاسمانە بۆیە کۆنتترۆل نەکراوە لە 100% بۆ فڕۆکە کۆنتترۆل کراوە بەڵام بۆ درۆن و موشک و ئەوان جارێ 100% کۆنتترۆل نەکراوە نەخێر باشە ئەمریکا هەر سێ فڕۆژە یعنی فڕۆکە استراتیژیەکەی هێناوەتە ناو شەڕەکەەوە B2 B52 B1 لانسەر بڵێ کاویشێکێکە لە فڕۆکە ئەرە مەترسیدارەکان باسی B2 پان زۆر کردووە لە بەرنامەکانە بەس وڵا حەزەکەم باسی B52 لەگەڵ B1 لانسەر بکەی بە وردی بزانم ئەم فڕۆکانە چین و چیان پێکرێ خۆی B2 کە لێدا ئێمە وتومانە 90 فڕۆکەی هەیە لەو جۆرە B2 لە ڕەشەبا و باران و خۆڵبارین نایفرێنن چونکە کاری نییە کاتن کار لە شەبحیەکەیەکە کار لە بۆیەکەیە کاتن بەڵام ئەویش بەرزەفرێ سورعەتیشی نییە بەڵام بینە ئەوەی دووەمی B1 لانسەر B1 لانسەر فڕۆکەیەکی سوپەرسۆنیکە لە دەنگ سەریەترە توانای نزمی هەیە ئەتوانێت زۆر بە نزمی بەو سورعەتە داخلی بڵین ئاسمانی وڵاتێتر بێتن ئەگەر بیە خۆی ئەگەر وڵاتێ زۆر بەهێز بێ ڕاداراتی هەبێ ئەتوانێت زۆر بە نزمی بەو سورعەتە داخل بێتن بەو هەموو چەکەی هەڵگرتووە بەو هەموو تەنە داخڵە بێتن
جگەلەوە حربێکی ئەلکترۆنی باشی تایە توانای وابزانم 24 موشکی کروزیەک هەڵیگرێت 24 موشکی کروز هەڵەگرێ بەڵێ توانای ئەوەی هەیە ئەنجا دوای ئەوە دەیتە سەر ئەوەی کۆنەکەی بڵین B52 ئەمریکا نێزیکەی 47 فڕۆکەی ماوە 48 دانەیە B52 فڕۆکەیەکی زۆر زەخمە ناتوانێت لە هەموو شوێنێ بنشێتەوە 8 مەچینەی پێوەیە زەخمە زەبەلەحە زۆر ئەتوانێت زۆر لە ئاسمان بمێنێتەوە ئەتوانێت سوتەمانی زۆر باڵێکی زۆر خۆی بزانە یاسا هی فڕۆکەوە فڕۆکە چەندێ باڵی گەورە بێ کۆنتڕۆلکردنی خۆش و سراحەتە یعنی کێشت نابێ چەندێ باڵی فڕۆکە بچووک بێتەوە کێشە بۆ فڕۆکەوان دروستەکە کە کۆنتڕۆلی بکاتن B52 ینی بۆ نمونە لە بڵین لە ساڵی 1991 کاتێ لە عێراقیەدا لە بەریتانیاوە فری لە ئینگلتراوە ڕەتە بوو بە باندەری ئایسپی عێراقی بۆمباردوانە کرد بە خەلیج و دەریای عارەب و هندی ڕەتە بوو لە هندستان ئەنشتەوە لەوێ سوتەمەنی وەرەگرت و بۆمبی بارە کردووە گەڕایەوە لە عێراقیەداوە چووە لە بەریتانیا داوەزی یانی تۆ سیلاحێکت هەیە ئەم فڕۆکانە بۆمباردمانن ئەنجا بۆ بە بی دەست پێکاتن کە تۆ ئەڵی مەسەڵەن B2 B1 B52 B ینی بۆمبەر قاسیفەیە شەڕی ئاسمانی پێ ناکرێتن بەڵام کە پێ PTF دەست پێکە فایتەر شەرکارە مۆڵتی ڕۆڵ فایتەری شیتیایە نەوەیە جیاوازیەکان باشە B1B لانسەر لە بنکەیەکی بەریتانیا نیشتوتەوە ئێستا کەواتە هێنراوەتە بەریتانیا و ڕەنگە بەشداری ئەمێرشانە بکات ئەمەوا دەکات بەریتانیا ڕابکێشێتە نەخێر بەریتانیا ڕاناچێشە بۆ ئاگاداریت خۆ B1 لانسەر لە ئێرانی داوە ئێستاکە بۆ معلومات لی داوە وە لە دورگەی دیۆگۆ گارسیاش هەیە لێوێنانە باڵێ هەیە لێوێنانە لێوەش هەیە زۆر باشە لەسەر قسەکانی دۆناڵد ترەمپ و دوێنێ کە باسی مەخزوونی چەک و پەرەپێدانی چەکی دەکرد بۆ ئەم شەڕە داوای لە کۆمپانیاکان کردووە 4 هێندە بەرەمێنان زیاد بکەن و خێرا دەست پێن بە دروستکردنی چەکی نەوعی و چەکانی کە بەکارهێنرێ لە ئەم شەڕەدا ئەمە چیمان پێ دەڵێت بەردەوامی شەڕەکە یان ئەم خێرا دروستکردنەی چەک و ئەم داواکاری دۆناڵد ترەمپ مەبەست چێلی طبعاً خۆی مەبەستیەوەیە دۆناڵد ترامپ ئەوی سەیرە کەوتی من مەخزوونی چەکم تەواو نابێتن هەمە شەڕ بکەم بەڵام نانەخێر مەخزوونی شەک تەواو بێتن هیچ وڵاتێ ناتوانێت بەرگەی شەڕێکی ئاوها بگرێ مەخزوونی کە کەم نەکاتن بەنسبەت چەکی نەوعیەوە ئەبێ ئەو موشەکانە دەستکاری بکرێ بگۆڕێتن قووەتی بگۆڕدرێتن بۆ ئەو شۆنانی کە بیوێ هێشتان زیاتر لێ بدا ئێمە لە بیرمان ناچێت تاکو سەر ڕۆژ هەڵاتی ئێران لێ نەدراوە بەو شێوازە یعنی لێوێش چەکەیە لێوێش موشەکەیە لێوێش بەرگری هەیە ئەمە معنای ئەوەیە زیادی کەن مەخزوونەکە ئنتاجەکەم بۆ زیادکەن لە جیاتی بۆ نمونە مەنزومەی سات جاران 600 موشکی دروستە کرد هاتە سەر 400 تایبەتی لە شەڕی 12 ڕۆژەیە 225 مەخزوونی ئەمریکا سرف کرد لەو شەڕەیە ئێستا ئێوێ بەرزی کاتەوە بەرەو 1000 پاتریۆت بەرز کاتەوە بەرەو 2000 لە 600 موشکەوە بۆ 2000 موشک چونکە هێزی بەرگری نەما خەلیجەوەتانێ والی ئەدرێتن و ڕاست و چەپ موشک تێگن لە جاتی دوان تێبگرێت لە هەدەف بدا یعنی ئیسرائیل یانزەی تەقان قەتەر و کوێت وانە هەمووی 7 تۆ مەخزوونت لە چۆ مێنێتن نامێنێت ئەبێت دروستکاتن کەواتە وەک بەشێک لە مەترسی ئەم داوای کردو چارێندە زیادکەن خێرا بکەن 100 مەترسیە ئەوە نییە ترام دەرەچێت لە تەلڤیزیۆن قسەیەکەکە معنایەوەی نییە ڕاستە نەخێر مەخزوونی کۆتایی پێدێتن ئەگەر مەخزوونی هەبوایە با بڕوا ڕادار بە ئوردن بدا ئەگەر مەخزوونی هەبوایە با ڕادار بە کوێتدا کەسێ فڕۆکەی F15 خستە خوارەوە جگەلەوە با مەنزوماتی بداتێ موشکی بداتێ بۆ پێڵە بڕۆ لە ئیتالیا وەرگرە لە هۆڵندا وەرگرە پاتریۆتیان هەیە تا مەخزوونی کەمە ناوێری بە هەمووی بدا هەموو قورسی خۆی فرێداوە بۆ ئیسرائیل پێشەوەی شەڕ دەست پێ بکە 1500 موشک پاتریۆتی دا بە ئیسرائیل یعنی ئەو گرنگترە خەلیجیش نییە ئەو ئەساس ئیسرائیل ئەوەیە زۆر باشە وڵات مادام وایە ینی داوای لە کۆمپانیاکان کردووە بۆ ڕێژەیە بەرەمێنان زیادکردن حەزەکەم باسی کۆمپانیا گەورەکانی بەرەمێنانی چەکی ئەمریکیم بۆ بکەی بەڕاستی ئەم کۆمپانیانە کێن و چی بەرەمێنن خۆی کۆمپانیا زەبەلەحەکانی چەک لە جیهانە کە بڵین 140 چەکی جیهان لەوانەوە دەرەچێتن بە دەرەجەی ئەساس ئەگەر ئێستا بین باس ئەڵین لۆکهید مارتن
لۆکهێت ماردن زۆر شتە تایاری شەباحی فڕۆکەی شەباحی هەمووی عاید بەوە تکنۆلۆژیای هەتاکو دەستکارنی F16 دەستکاری بکاتن و بیگۆڕێت تکنۆلۆژیاکەی ئەوە مەزوماتی پاتریۆت مەثەلەن MES کە بە 5 ملیۆن و نیو دۆلارە کۆمپانیای ڕایفیۆن دروستیەکە. مهم لۆکهید مارتن کۆمپانیایە کە لە 1912 دامەزرا، بەڵام ناوی هین بوو لۆکهید ئێرەکرافت. ساڵ 1995 لەگەڵ کۆمپانیای مارتن ریتە جوود بوو، وشەی یەکەمی ئەم و وشەی یەکەمی ئەویان وەرگرت بووە لۆکهید مارتن نەوەک لۆکهید ئێرەکرافت. 140,000 کارمەندی هەیە ئەو کۆمپانیایە، وابزانام لە کالیفۆرنیشا پێشە لەوێ نەبوو، بەڵام نەقلی کالیفۆرنیا بوو. ئەمە بە دەرەجەی یەک دێتن دێتە سەر جەنەرال داینەمیکس، ئەمانە کە دەستیان کرد بە F16 و ئەوانە و هەموو جۆرە چەکی تر دروست دەکەن. کۆمپانیای بۆینگەوە هاوڵاتیانەی نازانن هەلی بینەران بۆینگ بەناو بانگە هەر لە فڕۆکەی سیڤیلەوە. جگەلەوە بڵین کۆمپانیای ڕایفیۆن کە لە 60ەکانی سەدەی ڕابردوو کەوتە دروستکردنی پاتریۆت. ئەم سیستەمێکی ئێستا زۆر پشتی پێبەست. ئێستا کەشکە هەر لە جیهانە یەکەمە ڕاست سادی دروست کردوایەوە، بەڵام پاتریۆت ساڵانە دەستکاریەکەن. یعنی ئێمە باسمان کردووە پاتریۆت نسخەی هەیە، مەسەلەن MIM هەیە 104 هەیە، MI23 هەیە، سپارتانی هەیە. جگەلەوە ئێستاکە MES دروست کردووە، دانەی بە 5 ملیۆن و نیو دۆلارە، وەکوانی تر نییە بە 3.4 دانەی بە 5 ملیۆن و نیو دۆلارە ئەو موشەکە. بەڵێ ئەم کۆمپانیایە بەکۆی گشتی ساڵانە 200 میلیارد دۆلار دەخڵیانە. 200 میلیارد دۆلار. بەڵێ 140 چەکی جیهانە لەمانەیە، زیاتر لە 100 وڵات لە جیهانە چەکە فرۆشن. ئەمانە ئەیدەن ینی 100 وڵات زیاتر لە 100 وڵات چەکە دەن پێیان. بەڵێ زۆر باشە، منی چی وام نەماوە، حتمما بەردەوام دەبین کاک سەلام من و تۆ لەم گفتوگویان و لە دوایین خستنەڕووی دوایین پێشاتەکانی ئەم شەڕە لە کاتەکانی تردا. سپاست دەکەم. سپاس بۆ بینەریەوەش، چاوەڕوانمان بن، زۆر بابەتی دیکە ماوە کە باسی بکەین. کاتێکی خۆش.